ئەو کاتتان باش قوتابی خۆشەویستەکانی قۆناغی سێ گشتی ماشەڵڵا ماوەشی زۆرە لێکدردا بەڕاوین بەهۆی ئەو شەڕە نەگریسا بین ئیسرائیل و ئیران و ئەمریکا و پڕۆشی ئاگریمان لۆ دێشەمە لەو بینەی دەبینە زەحیە لە هەموو شەڕ و ناخۆشیشی سوبحان الله خوای گەورەش ئینشاءالله شیفای عاجل بۆ نەخۆشەکان بنێری وە شەهیدەکانیشمان بەهەشت شاد بکات. طبعا ئەمە بواستەی و شەڕی بەڕاستی ماوەیەکی زۆرە دابڕاوین مەجبوری بکەینە ئۆنلاین. لە محازەرەکانی ڕابردوو باسی ئۆپەرەیتەرمان کرد و باسی هێرمشن و لینیەر ئۆپەرەیتەرمان کرد و سیفاتەکانیشمان باس کرد. دێن ئەوڕۆ محازەرە و ڕۆمان باز دەکەین لە بابەتێکی مهم ئەویش بریتێ لە چی بریتێ لە بریتێ لە چی لە کۆمیوتێتر ئەلجبرا. کۆمیوتێتر ئەلجبرا چییە؟ بریتێ لە دوو کۆمیوتێتر يعني دو اوبريتر او دو اوبريتر commutator دبن denoted by واتە the commutator of two operators A and B denoted by A و B is defined by A و B دەکات AB minus BA. بەڵام ئەگەر هاتو AB plus BA بوو ئەو وەختی پێی ناوترێت commutator ئەدی پێی دوترێت anti commutator. کەواتە anti commutator denoted by brass AUB not brass square brack AUB. كواتا AUB دكات AB minus B P دوتريد commutator واروا brass AUBش دكاتا AB كو BA أو P دوتريد anti commutator. كواتا دو operator is said to be commutator. طبعا بشي كميان معادلة دو حفتاون لو كنامة لنا با commutator دكريت دو بش commute يعني دو اوبريتر كي كوميوتن يعني دو اوبريتر اي يو بي نوت كوميوتن. اگر هاتو اي يو بي يكسامي بصفر واتا اي بي ماينس بي اي كردي صفر او وقتي اي بي دكات بي او بي دوتريت اي يو بي كوميوتن. يعني صفي زاوية يعني اي يو بي can be measured simultaneously with exact precision. كوات اي يو بي دتواني قياس كان ليكادا بدقيقة زور تواو دقيق. بلام اگر هاتو AUB is not equal to 0 واتا AB كم BA لا يساوي صفر واتا A ناكات BA او وقتي AUB تسيا او وقتي AUB كني كرد صفر معناه AUB cannot be simultaneously measured with exact precision. ادي تسيا وقتي دبتهوي دروزبوني uncertainty relation واتا نا تواوي ناروني نا دقيقي واتا uncertainty relation لبين AUB. طبعا اوش صار هذا لبوتسي لبو حلي هايزنبرغ uncertainty principle دو اشتقاقي معادلة كشبو ايوه برستان بعدك و هر اوبريتر يكلاقي خوي كوميوتا معنى اي و اي دكات الصفر بي بي دكات الصفر سي و سي دكات الصفر وكو ايكويشن دو هاشتاقي. Note that سيري وابكا if two operators are Hermitian and their product is also Hermitian. اگر اوبريترك مان Hermitian بو كواتا برودكت كانيشان Hermitian او وقتي او اوبريترانا كوميوت. بو نمونا اي و بي اي زاران بي طبعا هردوشان تسنا هردوشان Hermitian. كواتا زارانا كانيشان دكات Hermitian بلان بخود زاني اوردركي اي و بي داگر باسما كلا محاضرة كاني بيشو او وقتي دكات بي داگر اي داگر. طبعا بي داگر دكاتو بي اي داگرش دكاتو معناوية اي بي داگر دكات اي بي كاتو we have اي بي دكات بي او كدري كوميوتا. معناوية اگر دو اوبريتر هيرمشن بو كواتا زارانا كشان هيرمشنا و او دو اوبريتر كوميوت دبل. بالنسبة example لسروا مثلا أما we may mention the commutator involving the x position operator x and the x components of the momentum operator px كذا كانت minus I bar
دي بۆ دی x بەشێ پارشل طبعا ئەمە باسمان کرد لە مەرحەلە دوو لە ئەتۆمی گوتمان x ئۆپەرەیتەر دەکاتە x بەڵام لینیەر مۆمنتەم ئۆپەرەیتەر دەکاتە چی دەکاتە ماینەس h بار دی بۆ دی x کەواتە بە هەمان شێوە لە بۆ y و z کۆمپۆننتیش دەتوانین چ بکەین کەواتە دەمێستا کۆمیوتی باسمان کرد کۆمیوتەیتەر involving x position و px معناوێ x و p کە اشتقاق دەکەم دەکاتە h بار i چۆن x و p چۆنە x و p باسمان کرد دەکات x px minus px و x طبعا هەردوو لای یان کەوانە پسای باشە طبعا پسایش as a function of x لێرە چی لێ دەکەین طبعا لە بۆ یەک دایمەنشن لێرە چ دەکەم x px و پسای minus px و x و پسای دێم طبعا لە بۆ هەر px چی minus ih بار دی بۆ dx پسای minus ih بار دی بۆ dx بە شێوەی پارشیال x و پسای دێم minus ih بارەکە بە شوێ دەگرم ئەو دەکات x پارش دی پسای بۆ dx minus x کۆ اشتقاقی دوم پارشل دی پسای بۆ dx کۆ دوام جاران یەکەمیان دەکاتەوە یەک چی لێ دەکەم ناقسە ih بار دەکات x دی پسای بۆ dx minus x دی پسای بۆ dx minus پسای طبعا minus x دی پسای بۆ dx لەگە یەک دەڕوا دەمێنێتەوە minus ih بار جارانی minus پسای دەکاتە ih بار پسایمان تەنها بۆ اشتقاقەکەی لە معادلەکەیدانا معنای ئەوەیە x و px دەکاتە ih بار i چ لێرە پێی دەوترێت یونت ئۆپەرەیتەر چییە بریتێ لەو ماتریکسەیەکەوە بەس دایگۆناڵەکەیەکەوەکانی تر هەموو بریتێ لە چی بریتێرە لە زیرۆ کەواتە بە هەمان شێوە لە بۆ y کۆمپۆننسیش y و py دەکاتە ih بار بەڕوا z و pz دەکاتە h بار بە هەمان شێوە دێمە سەر properties of commutators طبعا بە سوودوەرگرتە لە معادلەی 279 باسمان کرد 279 چییە کەواتە لێرە using the commutator relation 279 چ بوو برێتی بوو لەوەی وتمان کۆمیوتەیتەری a و b دەکاتە ab minus b کەواتە بە سوودوەرگرتن لەوی we can establish the following properties مثلا anti-symmetry چییە ئەگەر هاتو کۆمیوتەیتەری a و b نەکاتە کۆمیوتەیتەری b و a ئەو وەختی دەکاتە minus b و a ئەو پێدری anti-symmetry یان linearity ئەگەر هاتو ئۆپەرەیتەری a کۆمیوتەیتەر بوو لەگەر b plus c plus d plus etc کەواتە وەختی کاتە کۆمیوتەیتەر a و b plus کۆمیوتەیتەر a و c plus کۆمیوتەیتەر a و d تا دوایە Hermitian conjugate of a commutator Hermitian conjugate یعنی ئەگەر هاتو داگەری a و b وەگرین کە دەکاتە هێرمشینی a و b دەکاتە b داگەر و a داگەر و هاتینە سەر distributivity واتە دابش یعنی تەوزیعکردن دابشکردنی کۆمیوتەیتەرەکان چۆن مثلا لێرە لە ئیکوێژنی 287 a و b و c مان هەیە ئەمە چۆن تەرتیب دەکەی دەنووسی a b c لە دەرێ کۆ b لە دەرێ a و c کۆمیوتەیتەر وەردەگری بەڵام دەرێەوە جارەگەر a b پێکەوە بوو c بەتەنێ بوو ئەو وەختی دەکەی a لە دەرێ b و c کۆمیوتەیتەرە زایدەن a و c کۆمیوتەیتەرە b لە دەرێ ئەدی جاکۆبیان چێ جاکۆبیان دەرێت چی دەرێت سێ تێرمی پێکەوەیی بەو شێوەیە کە کۆمیوتەیتەری a و پاشە کۆمیوتەیتەری b و c کۆ کۆمیوتەیتەری b لەگەر کۆمیوتەیتەری c و a کۆ کۆمیوتەیتەری c لەگەر کۆمیوتەیتەری a و b هەمووی دەکاتە سەفر بە هەمان شێوە
by representing واتە بەتەمسیلکردن بەنواندنی بەکارهێنانی ئیکوێژنی دوهشتا هەف دەتوانین پیشان بدەین کۆمیوتەیتەری A و B to power n دەکاتە سەمێشنی J 0 to n minus 1 BJ کۆمیوتەیتەری A و B B to power n minus J کەم یەک لێرە ئەگەر قیمەتی n بکەینە 2 ئەگەر قیمەتی n بکەینە 2 ئەو وەختی کۆمیوتەیتەرە چی لێدە دەکاتە A و B و B A و B و B وەکو ئیکوێژنی دوهشتا هەفت هەڵ دەکەین دەکاتە A و B B لە دەرێ کۆ B A و B ئەوە لە لای چەپ بابێنە لای ڕاست چۆنە لای ڕاست چۆن ئەگەر n بکەینە 2 باسما کرد کەواتە سەمێشن J دەکاتە 0 لە بۆ 2 کەم یەک دەکاتە 1 B to power طبعا دەست پێ دەکەێت BJ A و B B to power 2 کەم یەک دەکاتە 1 یەکەم چەی باش ئەگەر بێت و یەکەچیان J 0 دابنێم B to power 0 دەکاتەوە 1 نانووسین دەکاتە A و B B to power 0 دەکاتە B to power 1 دەکاتە B کۆ ئەو جارەی ئەگەر 1 دابنێن B to power 1 دەکاتە B A و B B to power 1 کەم 1 دەکات 0 نانووسی عین و ماین دەکاتە ئیکوێژنی 2 نۆهات لا دەستە ڕاست کەواتە لای چەپ و لای ڕاست یەکسانە بە هەمان شێوە لە بۆ کۆمیوتەیتەری A to power n ئەگەر ئەیەکەی 2B دەکاتە A و A B ئەگەر ئێنەکەی 2B دەکاتە A و A B کە دەکاتە سەمێشن J دەکاتە 0 لە بۆ 1 A to power 1 کەم J A و B to power AJ ئەوە ئیکوێژنی دوهشتاوەش لەسەر جێبە دەبێ وەختی تەنفیزی کە جێبەجێکە لەسەری لای چەپ و لای ڕاست یەکسان دەبن کەواتە لێرە بێنە سەر دەری ئۆپەرەیتەر کۆمیوت دەبی لەگە سکەلەری مەسەلەن هەر ئۆپەرەیتەرێک لەگەر هەر ڕەقەمەکی سکەلەر دەبی یانی چ سکەلەر یانی A و B کە دەری کۆمیوت یانی A و B دەکاتە B و A دەکاتە 0 کاتێک A چیە ئەی لێرە بریتە لە B بریتە لە چی کاکە بریتە لە سکەلەر exampleێکمان هەیە دەڵێت چی example دەرێ show that the commutator of two Hermitian operators is anti-Hermitian یعنی پیشان بدە کۆمیوتەیتەری two Hermitian operator is anti-Hermitian پاشان B در evaluate the commutator A دیسان کۆمیوتەیتەری B و C D دێنە سەر solutionەکان A سیکە if A and B are Hermitian we can write كواتا A و B Hermitian B لوقتی دەکاتە جاری هێرمشنەکەی دامنێ جاری کۆمیوتەیتەرەکەی دابنێ دەکات AB minus BA هەمووی داگەر کەواتە وەختی دەکاتە B طبعا گوتمان ئۆردەر وەردەگۆڕێ لە داگەری یان لە هێرمشنی وەختی دەکاتە BA minus AB گوتمان B داگەر A داگەر B داگەر هەر دەکاتە BA minus AB دەشکاتە minus شابەشێک دەکاتە minus AB کەواتەوە چیە ئەوە بریتە لە anti-Hermitian کەواتە ئەوەیە کە دەرێ commutator of two Hermitian operator is anti-Hermitian کەواتە the commutator of A و B is anti-Hermitian بابنە سەر using the distributive relation دوهشتا و هەفت دابنێ تەمەشا دەکەن A B و C D ئەو شتقاقی بەسیتە لۆتان ناکەم تەنها بەس کردەوەکانە تەمەشاتکی بەو شێوەی دەکاتە B و C A و D زایدن A و B و C و D B کەوە هەمووی دەکاتە B و C minus CB جارانی AD minus DA کۆ
A و BC minus CBD minus BC minus CBAD وقتی دەکاتە CBDA minus BCDA كو ABCD minus ACD